ئەمڕۆ 21 شەژ لە سەرانسەری گیانە بە ڕۆژی گیانی یۆگادانراوە بگومان ئەزانین ئەو کەسانی کە یۆگیستن ئەو کەسانی کە یۆگاکەن سوودێکی زۆر باشەم بەلایەنی دەرونیان هەم بە تەندروستیان ئەگات بۆیە ئەمڕۆژ ئێمە ئەم تەوەرەمان تەرخان کردووە بە سوودە تەندروستیەکانی یۆگا ئێمە چۆن بتوانین سوود لە یۆگا ببینین بۆ ئەوەی کە تەندروستیمان بەرەو باشتر بچێت ئەگەر بێت و کەسێک لایەنی دەرونی نائارام بێت کێشەیەکێ بێ گرفتێکێ بێ ئاخۆ ئەتوانێت لە ڕێگەی ئەنجامدانێکی چەند ڕاهێنانی یۆگاوە بتوانێت دڵ و دەرونی خۆی ئارام کاتەوە یاخودنا ئەمانە و کۆمەڵێک بابەتی تر گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز نابز هادی کە بەڕێزیان یۆگیستن بەڵام پێم وان بێت لە ئێستا ئامادەنیە کەمێکی تریت بۆلامانێتە ناو ستۆدیۆوە زانستێکی ڕۆحیە کار لە ڕۆحی ئێماکات واتاو کەسی کە یۆگیستە یان یۆگا ئەنجامەدات زیاتر لەگەڵ ناوەوەی خۆیە ئەدوێت زیاتر ڕاهێنانەکان لەگەڵ خودی خۆی لەگەڵ ناخی خۆیان ئەنجامەدات بۆی بتوانێت ژیان بەرەو باشتر بەڕێ بکات. هەمیشە ئەو کەسانە من زۆر دیقەتی ئەوم ماوە ئەو کەسانی کە یۆگیستن کە یۆگاکەن زۆر لەسەرخۆن زۆر ئارامن تەنانەت زۆر کات کە قسەشیان لەگەڵاکەی زۆر لەسەرخۆی زۆر بە ئارامی وەڵامی پرسیارەکاندا هەر جیاوازن ئەمڕۆژ هەر بەڕێز نابز هادی کە مامۆستای یۆگایە لەگەڵماندایە بە جلوبەرگیشت زۆر جار ڕاستی ئەو کەم هەمیشە جلوبەرگی سپیە پۆشنە بێت ئەمە حکمەتەکەی لە چیا بێت دواتر پرسیار لە ئەو بەڕێزاکەین کامڕۆ بێتە میوانی ئەم تەوەرەی ڕۆژێکی نوێ لە ئێستا پێم وا بێت کاکە نابز ئامادەیە ئەگەر فەرمە بێتێرە کاک نابز مامۆستای یۆگا فەرموو بەخێر بێ کاک بەخێر بێ بەیانی باش زۆر بەخێر بێ سەرچاوان زۆر سپاس فەرموو لەهەنیتان بەیانی باش بەخێر هاتی سەرچاو زۆر سپاسانەکەم زۆر بەخێر بێ زۆر سپاس شێوازی سڵاوکردنەکەش بەم جۆرە باڵێ جیاوازە یان طبعا ئەم سلااوکردنە بڵێ ئەمە ئێستا بۆم کاتی ئێستا زۆر تەندروستە بۆی کۆرۆنا ئەمشتانە شۆتێکی تەڵقۆشتی وان ناکەم دەست نایانی باڵێ زۆر سپاسەکەم بسمانە ڕاستیەکەی ئێرە ئەم دەستەی پێکەوە ئەلکێنی معناوە یەخیتە سەر دڵێ بۆ ئەوەی کەوا ئێمە ئەڵێین هەموو ڕاستیەکان ناو دڵایە زۆر باشە بەخێر بێ سەر چاوان مامۆستا ئەمە بەر لەوەی کە قسە لەسەر سوود و گرنگی یۆگا ئەم بابەتانە بکەمێ لە جلوبەرگەکانی ئێوە دەستەکەم بۆچی هەمیشە یۆگیستەکان جلی سپیە پۆشن جلتان جیاوازترە بوو باڵێ بەڕاستی جلی سپی خۆی لە خۆیان جلێکی ڕۆحانیە اینجا ڕێبازی یۆگاش خۆی ڕێبازێکی زۆر ڕۆحانیە اینجا بۆ ئەم بەستە کاتێکەوە جلی سپی لە بەرەکەی وەکو وایەکەوات و زیاتر تیشک یان لایت بۆ خۆت ڕائەکێشی باشە هەروەها من خۆم بەش بە حاڵی خۆم جلی سپیم هەر پێ خۆشە مەسەرەن هەنێ ماوەسای کەشەیە مەسەرەن بە تایبەتی هەر جلی سپی لەبەر ناکە یعنی پلە و ئەوانەی نییە بەڵێ جیاوازیەک بۆ منە هەندێک بێگومان یۆگا وەرزش نییە وەرزشی تا بەڵام یۆگان زانستە هەندێک وەرزشەیە جلوبەرگی جیاوازیان هەیە باڵێ بەڵام یۆگیستەکان کە زیاتر سپیە بینین شێوازی جلوبەرگەکە و دیزایانی جلوبەرگ پەیوەندی بە پلەوە نییە نەوەڵا زۆر پەیوەندی بەوە نییە یعنی بە پێی کەسەکە خۆیەتی بۆ نمونە کە تۆ جلێکی سپی لە بەرەکەی معنای ئەوە نییە کەواتۆی تر لە ئاسێکی زۆر بەرزایە بەس یۆگا حەزەکەم زیاتر سەبارەتەوە قسەی کەوا کرده کەوا شتێکی جەستەییە لە ڕاستی یۆگا شتێکی جەستەیی نییە یعنی یۆگا بۆ نمونە ئەو یۆگایی کەوا من ئەیکەم ئێستا پێوتری ئەشتانگە یۆگا یعنی ئەشتانگە مانای هەشت فەرعەکەی یۆگا ئاشتا یعنی هەشت ئەنگا یعنی فەرە یعنی بە چی زمانێکە ئەمە بە زمانی سانسکریتی یۆگا باشە گیانەکەم اینجا بۆ ئەم بەستە ئەگەرێمە باسی ئەمە بکەین لە یۆگایە یامانی یاما ئەسنا پرانە یاما پراتیارە دارنا دیانە سامەتهی ئەمانە چین ئەمانە هەمووی هەشت فەرعەکەی یۆگایە باشە فەرعەکان چی و چین باڵێ ئێستا بۆ نمونە یامە ئەنیامە معناوەیە خوڕەوشت هەروەها دابوونەریتی کەسەکەیە فەرعی یەکەم و دووەم کەوا نابێت درۆ بکەیت نابێت زیب بکەیت ئەبێ ڕەوشتێکی جوانێ هەبێت لەگەڵ کۆمەلگایە لەگەڵ دەوروبەرە لەگەڵ هەموو کەسێکە باشە گیان اینجا ئەگەر بینە فەرعی سێم ئاسنا
یعنی شێوازەکانی یۆگا ئەو شێوازانی کەوا ئەیکەین باشە جا هەر لە ئەوروپاشە لە خارجی بڵین وڵاتانی ئاسیاوە بڵین زیاتر یۆگا بەم شێوازانە ناسراوە هەستەکەن یۆگا کارێکی جەستەییە جامە خۆی لە خۆیان بەڕاستی وان نییە ئەمە یەک فەرعی یۆگایە وەکو چۆن لە ئینگلیزیاڵێ the tip of the iceberg یعنی ئەو لوتکە چیا بەفرینەی کەوا لە ناو دەریایە تێگەی ئەو لوتکەی کەوا دای لە تایتانیکا کەچی لە ژێر و شاخێکی گەورەیە بەڵام یۆگاش خۆی وەهایە بەڕاستی شێوازە جەستەیەکەی شێوازی بڵین لە سا یەکێتی ئەلباقەکەی شێوازی کەیە مەسەلەن بابەتی کەیتیایە زۆر گرنگ زۆر باش مامۆستا ئەمە قسە لەسەر ئەوە بکەین ئێمە ئەتوانین سوود لە یۆگا وەرگین بۆ ئەوەی کە تەندروستیمان بەرەو باشتر بەرین یاخود دەروونمان بەرەو ئارامتر بەرین باڵێ پرسیارێکی زۆر جوانە یۆگا بەڕاستی وەکو چۆن جانتایەکە هەموو کەرەستەکانی تایە بۆ ئەوەی کەوا بووکە بە مرۆڤێکی تەواو مرۆڤێکی تەواو یعنی تەندروست من خۆم بەش بە حاڵی خۆم بە ئینگلیزیاڵە تاچوود ماوەی 8 ساڵی شەوێ بەڕاستی پاراستۆڵێکشم نەخواردووە تێگەی یەک پاراستۆڵ بژیت زۆر سپاس ئەمە ئەوەی نییە کەوا مەسەن لە ئازارم نەبووە یا شتێکی بەسیتم بەسەرا نەهاتووە ساڵە سەرقاڵی یۆگا 7 ساڵ زیاترە باڵێ بەڵام بۆ 8 ساڵە باڵێ دوای ئەوەنە ماوە پێیگەیشتی لە سەرتاوە وەکو چۆن لەی مێشکی مرۆڤ پرۆگرام کراوە مەسەن ئازارێکی سەر هەیە ئەبێ پاراستۆڵێ بخۆیت تا باشە بەس دوای ئەوەی کەوا مەرحەلەکانی یۆگا وەکو چۆن هەنگاو بە هەنگاو ئەبواە پێ بگەیشتمایە بۆ ئەوی کەوا خودی ئەو ڕاستیانە لە ناخی خۆمە بەدەستم کەوتایە تێگەی بۆم دەرکەوت کەوا چەندێک یعنی قووەت و توانای یۆگا چەندێک توانای ئەوەی هەیە کەوا چارەسەری نەخۆشیەکانمان بۆ بکە بە شێوەیەکی سواتە دوای چەند ساڵ مرۆڤ یۆگیست ئەتوانێت لەگەڵ ناخی خۆیان بدوێ چەند ساڵ ڕاهێنانی یۆگا ئەو هەشت هەنگاوی کە باست کە هەشت ڕێگاکە دوای چەند ساڵ گیانەکەم ئەوە بەپی کەسەکە خۆی کەسەکەسی وەکو هەموو کارێکەوە ئەیکەین بەپێی خودی کەسەکە کەوتووە هەروەها بە هەمان شێوە بەپێی ئەو کەسێکەوە نیازی دڵی چۆنە کاتێکە ئەو کارە ئەکات بۆ نمونە لەوانەیە 30-40 کەس لە ژوورەکەیە بێت تۆ یۆگاکەن هەمووشیان هەمان شێوازەکەن بەڵامەیەکە مێشکی لە وڵاتێکی ترە لە کەوکەبێکی ترە ئەوی تریان لێرەیە تێگەی هەیە بۆ ماوەی 20 ساڵیش یۆگاکە ناگا بە ئاستی کەسێکەوە ماوەی 10 ساڵ ئەیکات یعنی کاتی یۆگاکە بێ خاڵی بی لە هەموو شتێک باڵێ ئەبێ تەرکیزی هەبێ ئەبێ نیازێکی پاکە هەبێ ئەبێ بە شێوەیەکی ڕێکوپێک بەلایانی زۆر گرنگە ئەبێ مامۆسایەکی تایبەتی هەبێت زۆر گرنگە مامۆستا کەمێ قسە لەسەر هەناسەدان بکەین لە یۆگایە کاریگەری هەناسەدان ڕێخستنەوەی هەناسەدان ئەمە تا چەند ڕۆڵی هەیە لەوەی کە تۆ دەست بە یۆگا بکەیت و یاخود ئەمە تا چەند یەکێکە لە بنەما سەرەکیەکانی یۆگا باڵێ لە یۆگایە بەڕاستی یۆگا بە هەناسە لە وەرزشەکانی تر جیا ئەکرێتەوە تێگەی یعنی یەک شێوەی هەناسەمان هەیە بە تایبەتی پێ ئەوترێت ئوجای برێث باشە ئوجای یعنی ڤیکتۆریەس بە ئینگلیزی یان هەناسەیەکی سەرکەوتوو ڤیکتۆریەس باشە ئەنجا لە کاتی یۆگایە من تەلەبەکان فێریانەکەم مەسەلەن چۆنە و هەناسەیە بن بۆ نمونە بەم شێوەیە لە بەرەوەی ڕۆژی یۆگایە جا پێم خۆشەکەەوە هەناسەی یۆگاشتان پێشکەش باشە تۆزێکیش علیجۆڵی فەنیە بەس پێم خۆشە بە هەمان شێوە ئێمە خۆشحاڵ دەبین وجای برێث یعنی هەناسەی سەرکەوتوو یا هەناسەیەکەوە بەدەنگەوە دەنگەوە باشە مرۆڤێکی ئاسایی بۆ نمونە هەناسە لە لوتەوە ئەیە بەو شێوەیە باشە لە یۆگایە ئێمە ئەناسە لە قورگەوە ئەین هاچەنە هەواکە لە کونەلوتەوە ئەڕاتە ژوورەوە بەڵام لێرەیە کۆنتترۆڵی ئەەکەین کەوا دەبێت چۆنێک هەناسە بڕاتە ژوورەوە هەروەها بۆ ماوەی چەندێکیش بێتە دەرەوە بۆ نمونە ئوجای برێث لە کاتی کارەکانی یۆگا ئاسنا لە کاتی شێوازەکانی یۆگا بەکارێنین بەم شێوەیە بۆ نمونە 3 سانێ وەرێگری 3 سانە ئەیەیتەوە بەم شێوەیە لە کاتی ئەم ڕایدانانە ناگە قسەکەین لەبەرەوە منیساری کەش بکەم یعنی ئێمە زۆری نەمان بە سنگ هەناسە یعنی ئەگەر با بە زمانێکی زۆر سادە بڵم هەیەڵێ
ئەوەندە خەفتم خواردۆ خەریکە سنگ مەتەخێ یعنی هەستەکەی تەواو خسوێتی ئێرەوە زۆری نەشمان هەناسە بە سنگ ئەی بەڵام خۆی لە بنەڕەتدا بە سک دروستتر نییە پرسیارەکەش مە جۆرێکی ترەکەمانی هەندێک لەوانی کە میدیتیشنەکەن جیاوازی لەگەڵ ئەم یۆگایەتی یان میدیتیشن جۆرەکە لە یۆگا بەڵێ خۆی بە ئەم پرسیاری ئەخیری مدیتیشن لەگەڵ یۆگا دەستنە ژێر هەمان چێت هەموو یەکێک بەڕاستی تێگەی مدیتیشن خۆی شتێک نییەکەوا بیکەیت ئێمە تەکنیکی مدیتیشنمان هەیە بەڵام مدیتیشن ئاستێکە کەوال ناو مێشکا پێی ئەگەیت تێگەی کەواشتی دەرەکی تەسیری باڵێ بەنیاییەوە بۆم بەسی هەناسەکە بەڵێ ئەوانەی کەواڵی هەڵا سلم خەریکە ئاتاقیەوە مشتانە بەڵێ زۆر ڕاستە چونکە کاتێکە مرۆڤ چونکە پرانە هەناسە یعنی ئەو برجەیە ئەو پردەیە کەوا مێشک و جەستەی مرۆڤ پێکەوە ئەلکێنێ باشە ئەجا بۆ ئەوم بەستە کاتێکەوە تۆ هەناسەکە زۆر سەتحیە بڵین هەرگات بە ئێرت ئەجا گیانە گرژە بێت مەسەرەن هەناسەکە سەری ئابێت یعنی ناتوانانی قسە بکەی بەو شێوەیە تەسیری لێ ئەکات بەڵام هەناسە لە کاتی یۆگایەمە زۆر تەرکیز ئەخەینە سەری بۆ ئەوی کەوا بەداخلی هەموو جەستەمان بێت چونکە پرانە يعني لايف فورس يعني وزي ژیان باشە لە کاتی یۆگای ئێمە زیاتر ئیحتیمام بە ئەوەیەین باشە ئەو هەناسەیشی کەواوتە بەسک بەڕاستی من لەگەڵ ئەوەیانی مەسا ئەزانم کەوا هەنێ وەرزشی کە هەیە ئەڵێ diaphragmatic breathing مەسەلەن بەسک هەناسەکان پڕبێ لە هەوا و بەڕاستی یۆگاکان لەگەڵ ئەوەیانین من خۆم شخصیەم و هەروەها لەگەڵ ئەو بابەتانی کەوا ئێستا لەگەڵ یۆگایە من بە شێوەیەکی 3 dimensional ئەبێ هەناسە باشە سێڕە هەندی باشە لەباتی ئەوی کەوا لە سکەوە ئەجا بەو سێچرکەی کەوا وتمان پێویستەکە لە گورچیلەوە هەناسەی یەکەم ئەجاییت بە قەفەسەی سنگە ئەنج بۆ سەر دڵم باشە بەو شێوەیە کەوا تۆ هەموو سنگ و سیەکان و هەروەها جەستە پڕی ئەبێت لە پرانە لە وزەی ژیان باشە مامۆستا ئەو کەسانی کە یۆگیستن وەکو بەڕێستان زۆر دیقەتی ئەو ماوە لە کاتی ئەنجامدانی ڕاهێنانەکانە چایان داخن ئێستاش تۆ کە ئەو ڕێخستنەوەی هەناسی سێچرکێ و کرد بە هەمان شێواز چاوە داخستجا لە کاتی قسەکردنا زۆر لە سەرخۆن زۆر نەرمونیان ئەمە پەیوەندی بە چای منیت بەڕاستی لە یۆگایە کاتی شێوازەکانی یۆگا ئەکەین خۆی لە خۆیان نابێت چاو داخراوە بێ باشە بەڵام لە کاتی مدیتیشنە لە کاتی هاوسەنگکردنی هەناسەیە پێویستە کا چاو داخرا بێ لەبەر ئەوەی کاتێک کە چاومان کراوە بێت ئێمە بە 5 senses 5 هەستەکە مێشکمان ئەڕوا بەلای شتا باشە کاتێک کە چاوم کراوەیە شتێکە بینیم یەکسەر تەسیرم لێکە لە یۆگاکە نامێنمەوە باشە لای مدیتیشنەکە ئەنجا کاتێک کە ئێمەش چاوماندا ئاخین ئەو کاتە ئەتوانین بە خودی خۆمان نابڕۆینەوە یعنی زیاتر ئەتوانین داخلی خۆمان ببینەوە باشە ئەنجا لەو کاتەیە ئاس بە ئاس ئەتوانیکەوە لە مەجالەکەی خۆت بناسیتەوە ئێرەم چیتە ئەم بەشم جیتە چ ئازارێکی ئۆکەی با تەماشای بکەم بزانم چییە و چۆن دەتوانی مامەڵی لەگەڵ خواردن هیچ پەیوەندێکی بە یۆگاوە هەیە زۆر خواردن بابەتێکی زۆر سەرەکی لە یۆگایە لە یۆگا شۆرە خواردنێکمانە پێوترێ ساتڤیک یۆگا ئەنجام خواردنە بەڕاستی هاوسەنگە بە شێوەیەکی گشتی خواردنێکی ڕۆکیە یعنی خواردنی حیوانات و ئەم شتانە زۆر میوزیک چ پەیوەندێکی بە یۆگاوە هەیە واو پرسیارێکی زۆر جوانە میوزیک بەڕاستی نەک هەر بە یۆگایە بە هەموو کەلتیری بەڵام زیاتر بۆ یۆگا باڵێ لە یۆگایە بە پێوترێت چانتین یا سۆز باشە من خۆم چانتینەکەم هەروەها ئەلبومم هەیە کەوا بڵاو بۆ پێشانوتی لە نێو ستودیۆ ڕۆژێکی هەروەکو دەنگخۆشێک وەرە لەگەڵمانە قوربانە زۆر لە خزمەتانە وڵاتین بەوعد لێستا باڵێ گیانەکەم من لە خزمەتانە باڵێ ئەرە وڵا بەس ئەگەڕێینەوە چونکە ڤیدیۆ کلیپێکم هەیە ئێستا بڵاوەکرێتەوە لە کوردستانە لە مانگی هەشتا ئەنجا بۆ ئەوم بەسەویەمەوە خزمەتان لە خزمەتانە ئەبم ئەتان خەمە کەوکەبێکی کەوە میوزیکەکە وتمان ینی بەس سۆفت میوزیک ئەوانی کە میوزیکی خاوەن لە نێو یۆگایە بەکارێ یان نا وەکو هەندێک ڕاهێنانی تر میوزیکی خێراش هەیە لە یۆگایە شتی وا هەیە بەپێی کەسەگەر لە یوتیوب سێر چەپقی بڵێ ئەو میوزیکانی پەیوەندیان بە یۆگاوایە هەسێرەکە هەر میوزیکی ریلاکس دەهاتێ خاوتێ هەر وایە یان نەخێت خۆی لە ئەسڵا هەروایە خۆی من بەڕاستی لە کاتی یۆگای میوزیک هەر بەکار ناهێنم ئەسڵا
ئەمە شتێکی دەرەکیە تەسیری لەیەکە هەر نابێ بەکاری بێنی. ئەجا بەڵام لە ئەوروپای بەڕاستی یۆگا هەمووی دەستکاریەکرێت ینی بە شێوەیەکی وەکو چۆن چاکەتێکی ئاوا بەسەر شانەوە ئیگرن یۆگا بەو شێوەیە وەرگیراوە بەڕاستی بەڵام پێویستەکە تۆ یۆگا لە دڵا ڕای بگریت زۆر پێویستە زۆر یعنی بەڵام میوزیک مۆسیقا لە کاتی خۆیان بەڵێ زۆر پێویستە ئەگەر میوزیکیشو بەکارێنە ئەبێ هادی بێت و زۆر لەسەر خۆ زۆر باشە دەست خۆش حەزمانە کرد کاتەکەمان زۆرتر بووە گفتگۆی زیاترمان لەگەڵ بەڕێستا کردایە شڵا بۆ دەرفەتێکتر بەڵێ زۆر سپاسانەکەم بۆ ئەم دەرفەتەی ڕەقسانتان عزیزی دڵ جا من هەر لە ئێرە هەزەکەم خۆشەویستی تایبەتیم بۆ شارە جوانەکەی سلێمانی بنێرم بۆ ئەو بەخێرهات نەگەرمی کەوا کردویانە بۆ من هەروەها ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەموو سەرتاسەری کوردستان لە هەر چوار پارژەکەی هەر ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەموو یۆگیەکانی جیهان لە خزمەتتانە بوو زۆر نابزهادی مامۆستا یۆگا سپاس بۆ ئەمەدە